ئێرە دەڤەری بارزانە سەربازی ون لە بەشێکی و دەڤەرە و سنووری قەزای مێرگەسۆر و ناوچەکە چیرۆکی خزمەتی چەندین کەس دەگەڕێتەوە کە شوێن پەنجەیان لە خزمەتکردن بە خەڵکی و ناوچەیە دیارە. ئەو دەڤەرە بە جوانی سروشتەکەی ناسراوە کە لە هەر چوار وەرزی ساڵ بەرگی جیاواز لە جوانی سروش دەپۆشێت، جگەلەوەش خەڵکەکەی بە پارێزەری ئاژەڵی کێوی و ژینگە وەسف دەکرێن. ئەو ناوچەشە خاوێ لە کاتی وەرزی زستان بە فردای دەپۆشێت کە زۆرجار ئاستی بارینەوە بەفرە دەگاتە 1 متر کە دەبێتە هۆی گیران و پەککەوتنی سەرجەم ڕێگاکان. ئەگەرچی خەڵکی ناوچەکە و گەشتیاران دڵخۆش دەبن و یاری شەڕە بەفر دەکەن و ئاهەنگ دەجێڕن، بەڵام بۆ سەربازەونەکان ئەو یاری و ئاهەنگە هیچ چێژی نابێت، بەڵکو ئەوان چێژ لە ڕزگارکردن و بەهاناوەچوونی خەڵک وەردەگرن بەکردنەوەی ڕێگا داخراوەکان. ئێمە لە بەڕێوەبەڕاتی چاکردنەوە پاراستنی هەولێر لێرە کەرتی سێمان هەیە. ستافێکین بۆ خزمەتکردنی ئەم دەڤەرە لێرەین. ستافەکەمان هاوینان بەڕنامەی هاوینان زستانان کاری هەیە. هاوینان ئیش و کاری ئێمە دروستکردنی ڕێگابانە، چاکردنەوەی ڕێگاکانە، زستانانیش خاوینکردنەوەی بەفر و منتیقەکە شاخاویە، دارمانی شاخ و ئەوانە هەیە، خۆڵ و بەرد و قوڕ و لیتە ئەوانە هەیە، لافەوشتی و هەیە خاوین دەکرێتەوە لە لای ئەو ستافەوە. سەربازی وەنەمجارە چیرۆکی دڵسۆزی و شەونخۆنی کۆمەڵێک کرێکار و شۆفێری تیمی بەفر ڕاماڵین لە قەزای مێرگەسۆر دەژێڕێتەوە. ئەوانە زۆربەیان تەمەنیان 2 هێندەی تەمەنی کارەکەیانە، هەموو تەمەنیان لە پێناو ئەو خزمەتەی دەیکەن داناوە. ئەو خزمەتەش کردنەوەی ڕێگا بەستەڵک و داپۆشراوەکانە. ئەو ڕێگانەی کە بەهۆی شەختە و بەفر و سەرمای ناوچە شاخاویە سەختەکان ئەو بەستەڵەکە دایگرتووە هەموو ڕێگاکان دەبەستێ. سنووری کارەکە ئێمە قەزای مێرگەسوورە کە پێک دێ لە 5 ناحیە. سنوورەکە بەلبراوە زۆرە، ئیش لەو ناحیانە هەموو دەکرێت لە گوندون ئەو گوندانە سەر بەو ناحیانە لە سەر بە قەزای مێرگەسوورن، لە هەموو ئەو ناحیانە ئیش دەکەین. لێرە کارەکەی ئێمە بۆ خزمەتکردنی خەڵکە، کاری ئێمە بۆ خزمەتکردنی خەڵکە، بۆ خاوینکردنی ئەو ڕێگەبانە، بۆ سالکردنی هاتوچۆی خەڵکە، شەوان کار دەکەین لە بەفرێ لە ئەوانە بۆ ئاسانکردنی هاتوچۆی خەڵکە. جار وهەیە شەوانیش بەستەڵەکە، ینی جەو سار دەبی بەستەڵک پێ دەبی خۆی بەکار بێنین. ئامری خۆشمان هەیە، خۆی لە ڕێگاکان دەدەین بۆ ئەوی بەستەڵەکە نەبینی و هاتوچوو لە خەڵک ئاسان ببی. لە کاتی بەفربارین و ئەوانە ئامیرەکان دەنێرین بۆ دەرە بۆ خاوینکردنەوەی ڕێگاکان، ئەو ڕێگا دوورانە خاوین دەکەینەوە. ئەو ڕێیانە کاتی بەفربارین شەو بەفر دەباری یان ڕۆژ بەفر دەباری دەبین ڕێەکە بە مەتر بەفر دەکەوی دەباری.
گرنگەکەی لەوەیدایە شوێنەکە دەبتە بەستەلەک و دەیبەستی کە بەستە ڕێەکە هەر قەپاتە قەپات دەبی دەعم دەبی وەرگەڕان دەبی ئەو شتانە هەموو ڕوودەدا بۆیە ئێمەش دەبی ئەو خێ بەکار بێنی بۆ سەلامەتی هەوڵاتیان بۆ هاتوچیان بە ئاسانی بتانە هاتوچی خام بکەن. ئەو بەفرە هەموو ڕێگاکان و هاتوچۆ پەک دەخات و هەناسەی ژیان تەنگ دەکات. ئەو مرۆڤانە دەرچەی هەناسە بەڕووی ژیان و مرۆڤایەتی لەو ناوچەیە دەکەنەوە. منطقەکە بەربڵاوە مەسلحەکەی گەلک زۆرە ئامیرەکان جار و هەیە بەش ناکاتن ئێمە دەبی بە معدەلی کار بکەین بە معدەلی کار بکەین بۆ ئەوەی ڕێ قەپات نەبی ئێمە دەبی بە معدەلی ڕێەکان خۆین بکەینەوە بۆ ئەوەی ڕێ قەپات نەبی زەحمەتەکەی لەوەیدا ینی سەختی ڕێگەکە دووری ڕێگەکە ئەوانە هەمووی ئەگەرن ینی ڕێ هەیە بەمەتر بەفر لێ دەکەوێت دەبی بە معدەلی لێ ئیش بکەیت بۆ ئەوەی ڕێەکە بکرێتەوە. ئێمە بە معدەلی شەوبی ڕۆژبی بە معدەل کارەکەیمە بەردەوامە عوتلەبی هەر بەردەوامین ئێمە عوتلەبی جمعەبی ئەم ڕۆژان هەموو ڕۆژەکان کارەکەیمە بەردەوامە بە تایبەت شەوان تا سەعات بە زۆری کە بەستەلەک دروستەبی سەعات یەکی شەو ئەوانە ئەمە خوێ بەکار دێنێت چونکە ئەو کات سیارە و ئۆتۆمبیل و ئەوانە لەسەر جادە زۆر نییە دەتوانین کاری خۆمان بکەین و یعنی ئەو کاری خێلەدانەکە دەتوانین بە شەو زیاتر بەکار بێنین. مەسەلەی کاسیحەکان شۆفێرەکان ئێمە زۆر شارازان لە باری کارەکەی خۆیانە دەبین لە کاتی بەفر ڕەمالین بەستەلەک دروست بووە یان سارەی دیکەی خەڵک عاسیب بووە بێژگە لە کاری خۆیان دێنە خوارد ینی هاوکاری خەڵکی کەش دەکەن بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلە یان ئەو خەڵکە لەو عاسیبوونە ڕزگار بکەن. ئەو پیاوانە کۆنترین مێژویان لەو ناوچەیە هەیە لە پاکڕاگرتن و پاراستنی ڕێگاکان کە هەزاران گوند و چەندین شار و شارۆچکە بەیەکەوە دەبەستێتەوە سەربازی ون ئەو هەموو زەحمەتیە دەگێڕێتەوە. ئێرە منتیقەتی شاخاویە زۆر بەفری دەگری منتیقەتی زۆریشە زۆر چەند ناحیەیەک و قەزای مێرگەسۆر زۆر ناحیە لە خۆگری زۆر گوندی هەنا جادەکانیان زۆربیان شاخاوی و حاسێنە تەسکە تەبعاً تەسکە هەموو نشێوە هەروازە زۆر خەتەرە بەس دەبی دەگا ئەو هەموو ناخۆشی ئەوەش دەبی هەموو جادەکان بکەینەوە ئەمە کە کاتی بەفرەکەوی کاسحەکان ناگانە هەموو شوێنێک و هەموو جێیەکی زادا زەحمەتەکان ئەمە بە شۆفەری دەکەینەوە مساق شۆفەرم دەگە گرێدەری زۆربەی جیان چەند جارێک بە شەوی چوینە بە ڕۆژی چوینە جاروە بۆ سەعات دوی شەوێ ڕۆیشتینیان نەخۆشیان هەبووە یان زۆر شت هەبووە دەبایە شەوێت هەر لە حاڵەتەکی هەبی هەر کاتی بەفر بکەوی دەمێ لەو وەختەی بگەینە ئەو جێی من سایق قاسیەمە و کاساییمنە هەر کاتێک بەفر و بەفرێک زۆر لێدێ
ئەو گوندانە هەموو پڕ بەفر دەبێت ئێمە لەبەر پاراستنی خەرچی دەچینە و گوندانە هەمووی خاین دەکەینەوە کاتێ خاینکردنەوە ئەگەر بزانین جێکە بەستیبی لە دواوە خەیلی ئەدەی بۆ سەلامەتی پاراستنی خەڵک. ئیشەکەمان بەڕاستی زەحمەتە بەفرێکی زۆر لەو منتقە دەکەوی جێگایەکی زۆرمان هەیە ڕێگایەکی زۆرمان هەیە زەحمەتیشمان زۆر لەسەرا مدەکی زۆر لێکوانە کار دەکەین بەڕاستی وەکو بەفڕاماڵین شەو و ڕۆژ کار دەکەین ڕاوەستانمان زۆر کەمە هیچ ڕاوەستانمان نییە و بەردەوامیشین لە بۆ خاتری هاوڵاتیان و لەوەی ڕێگایەکان هیچ نەگیرێتن لەوەی یارمەتی خەڵک بدەین یارمەتی هاوڵاتیان بدەین ئیش و کار و دەوام و وەکو نەخۆشخانەکان و وەکو داوایری حکومیەکان و ناکەین بەردەوام ڕاوەستانیان هەبی و ئێمە شەو و ڕۆژ ڕاوەستانمان نییە بۆ ماوەی تقریبان 12 ساڵ دەبێت ئێمە کارە دەکەین ئەو کاری ئێمە بە گشتی پاکردنەوەی بەفر لە دەڤەری مێرگە سۆریە لە سنووری مێرگە سۆر بەڕاستی ئاستەنگ گشتی زۆر دێتە بەر ڕێگامان بە شەو بە ڕۆژ کارمەندەکانمان کار دەکەن بەفر خاوێن دەکەنەوە بە کاسی حەو شۆفەر و گرێدەر و بە بلدۆزەری بەفر لەو منتقەی زۆر دەباری جاروێ دەگاتە مەترێک مەتر و نیوەچی 2 مەتر دەباریتن ئەگەر بە کاسی حی نەکرێ ئەوە بلدۆزەری بەکاردێنین لەو ڕێگایانە سایقەکانمان شەو ڕۆژ هیچ دەکەن. ناوچەی شاخاوی و ڕێگای دوورەدەست و بەفری زۆر کارەکەیانی زەحمەت کردووە ئەو ئامێرانە تا ڕادەیەک هاوکاریانە بۆ خزمەتە هەرچەندە دەیان ساڵ ئەو کاریان بەبێ و ئامرازانە زۆر ماندووی کردوون و هێزی لێبڕین بەڵام ئەوان ئازاری ئەو ڕێگای گیران نەدەزان و چیرۆکی ناخەژێنی خەڵکی نەخۆش و ئافرەتی دووژیان و قوتابیانی منداڵ لە کاتی گیر خواردنیان لە بەستەڵەکیەوە بەفریان زۆر بینیوە بۆیە بە ئیرادێکی بەهێز ڕوبەڕووی سەختی کارەکەیان دەبنەوە. بربەستەکان ئەوانە زۆر بەر لە کاتی خاوینکردنەوەی بەفر دەبینی خەرکێک ناشارەزایە ئەوانەی شارەزان باشن بەس ئەوانەی شارەزانین یان لەسەر ڕێیەکان ڕادەوەستن یان سیارێکی چکای دەبینی قەمەرەیە دێ لەسەر خۆی لەو بەفرەی دەدا ڕێیەکەی وەدەکە یعنی تەسک ببی نایلی ئەمە بە ئاسانی کارەکەی خۆمان بکەین. زۆر جار بەهۆی ئەو بەفر و بەستەڵەکە ڕێگای نێوان سەدا گوند و قەزا و شار و شارۆچکەکان دەگیرێت زۆر جا لەو کاتانە ڕووداوی دڵتەزێن و پێکدادان و وەرگەڕان دروست دەبێت ئەوانە دیانەوێت ڕێگری بکەن لە ڕووداوەکان. وڵی ئەو کاتێک کە ئەمریکا سیحە کارەکەی خۆی دەکە بە سەریعی دەبی خۆی دەی بە سەریعی کارەکەی خۆی بکە بۆ ئەوی بتوانانی ئەو بەفرە ڕەب مالی لەسە ئەو زادەیە ئەوش مەترسی زۆری هەیە لەسە ئەو شۆفێرە وەرگەڕانە لە زادە دەرچوونە ینی ئەوانش مەترسی زۆر لەسە ئەو شۆفێرە پیا دەبی. ئەو تیمێکە لە قەزای مێرگە سۆرە تقریبا ئەوە نێزیشی 28 ساڵە من لێرە دایمەن هەر لێرە من برادرانش خاستن مهندسی لەگەڵ زەنامەدایە زۆر لە پێشە قەدیم لێرەنە بەڕاستی لە شەو ڕۆژ تیمەکە بەردەوامە هەموو زستان هەموو ساڵێک لە کاتی کە بۆ زستان خاستن منتیقەی بارزان دایمەن بەفری قەزای مێرگە سۆر بەفری زۆر لە دەبارێت شەو ڕۆژ دەچن ئەو چیانە مەسەلەن چای پیرانە سێرچێیە نێرۆزە کانی بۆتە چیاکانی بڵند زۆرن دایمەن شەو ڕۆژ خەریکن ئەو تیمێکە لێرە ئەوە چەند ساڵە لە قەزای مێرگە سۆریە بەردەوام خزمەتی خەرکی کوردستان دەکات. بە شێوەی تیم دەیانەوێت ڕێگاکان لە بەفر پاک بکەنەوە
خەرند و تاسە و قۆرت و داڕمانی بەشێکی ڕێگاکان بەهۆی لافە و بارانبارین کارەکەیان سەخت دەکات و مەترسی دروست دەکات. ئەم وەکی خەڵکی گوندی سێلکێ دەستخۆشیەکە گەرم بە تیمە ڕۆمەلینە بافرێتیان سێلکێ بوو لێڕە بوو شێوان شەو ڕۆژ بەردەوامە یعنی وەنەوەکات سێوەت کچکەشی عاسب بن شەو ڕۆژ بوومە بافرێ خۆبێتکەن ڕاستی بوومە زۆرە گرینگە چونکی زستانێ بافرێ بوومە جادێ خاوێنکەن بەلادیە وەکیل بێل کاسیحێ جادێ خاوێنکەن و بەلادیە تێتم بوومە ئەو کرش و خۆشڕۆکی خڕوەتکەن یعنی ڕاستی بوومە جێ شانازی و سەر بلندی هەیە. طبعی هەمومان یەک ڕووی جوانی بە فرەکە دەبین بەڵام سەرباری ئەو جوانیە سەرباری ئەو شتانەی کە لە دەوروبەرمان ڕوودا لێرە ساڵانە نزیکەی مەترێک شتێک کەمتر بەفر دەواریتن کۆمەڵک سەربازی و کۆمەڵە خەڵک خەو لە خۆیان حەرام دەکەن و بە زووترین کات دەگەنە ئەو منتیقە دوورە دەسە بۆ پاکردنەوەی ڕێگەوبان ئەوە یارمەتیدەرێکی باشە ئێمە وەکو قوتابخانە قوتابیەکانمان دەتوانن بگەنە وانەکانیان خصوصەن بەو فترەی دەکەوتە وەختی امتحانات کە یارمەتی دەرە لە بۆ گەیشتنە بۆ امتحاناتیان هەم لە بۆ هاتوچوی مامۆستایەکانیش یارمەتیدەرێکی باشە. وەکو بەڕێبەری قوتابخانە دەستخۆشی لە تیمە خاوینکردنەوەی جا دەکەن بەردەوام خزمەتەمەدا تیمی ئاوادانکردنەوە کە خێ پێدادکەن و هەتا ئێستاش قوتابیەکانمان بە خۆتان دەزانن قوتابیەتمە لە گوندی سەرەوە بەردەوام تێنە قوتابخانێ دەستخۆشی لەکەن کە هەتا نوکە ڕێک نەهاتیە گرتن سەرە ڕای ئەو بەفربارینە خزمەتەمەدا زۆر سپاسیانەتیان دەستخۆشی لێت. ئەم دەستخۆشیێژی تیمت بەفر ڕۆمۆلینێتیین زەحمەتێکە زۆر کێشن شەب ڕۆشت خزمەتە هەوڵاتیادا لە ئێرە هەتۆ تشتە مێروس مەقارەت پێشمەرگە و هەوڵاتی و هەتۆ vێگۆبێژی باشە هیچ گیر و گرفتە مەچی نەبووە و مانا زۆر زۆر ڕێکوپێکی و ماندینیشنە. چیرۆکی و کۆمەڵە مرۆڤە ماندوونە ناسانە دەگێڕینەوە کە دەیان ساڵە دەستی ماندویان لە جوڵە پێکردنی ئەو ئامێر و ئامرازانە ناوەستێت بۆ کردنەوەی ڕێگا دوور و سەخت و بەستەڵەکە شاخاویەکان سەرڕای کارێکی سەخت و تەمەنێکی زۆر و ماندوێتی بەڵام خۆشەویستیان بۆ خزمەدە نایانوەستێنێ ئەو ستافە پێکاتون لە کەسانی شارەزا و ئەندازیار و شۆفێری لە هاتوو کە زیرەکانە و ڕێگەیانە دەبڕن و خزمەت دەکەن ئەوان دەیان کیلۆمەتر دەبڕن تا بەهانای خەڵکی گوند و ناحیەکان بچن. ئامێری بلدۆزەر بەرێک کارەکەی سەختە دەبی شۆفێرەکەی زۆر شارەزابی هەم لە کارەکەی و هەم لە شوێنەکەشی کە تێدا ئیش دەکە ئەو شۆفێرێکە ئێستا لە گەرمانن شوفێری شارەزان و هەم لە منتیقەکەی شارەزان ئەم لە ڕێیەکەی شارەزان. لە شەو ڕۆژ کار دەکەن چونکە بەفربارین شەو ڕۆژ نازانێ و لە کاتی بارینی ڕێگاکان دەیبەستێت و ئامرازەکانی گواستنەوە گیر دەبن ئەو تیمانە دەچن بۆ نهێشتنی ئەو بربەستانە. تقریبەوە 30 ساڵە سایق بلدۆزەرم لە دایرە ئاوادانکردنەوێمە عنی هەر ڕێگاوبانە کەبی لە سنوورێ پارێزگا هەولێرێ ئەکسەری ئەمێ بەشدار بووی بچۆیمە ڕێکا مەسەلە لایە منتیقا چۆمانێ و سەکرا سەختترین ڕێکا سەکرا شاخاوی بوو یا کانی بۆتێش زۆرە شاخاوی بوو وەڵحاصل بەردەوام لە شۆڵێنە و هاوینا و زستانە هاوینا ئیشێت ڕێگاوبانات بکەین جادا دروست بکەین و جێخانی و مزگەفت و مەکتەبات چێت بکەین و عشۆڵانەت بکەین زستاناش وەختێ بۆ زستانە هەر چارمانگێت زستانش ئەم بەفرێ خاوین بکەینەوە بەس سنوورێ قەزا مێرگەسۆر زۆری فراوانە بۆ هەم بۆ ڕێگاوبانە هەم بۆ بەفرخاوینکردنەوێ زۆر زیاب خۆوەت گریسی چار ناحیەکن هەتا لای سۆرانە چیتە ڕێگا سۆرانە ڕایسی مێرگەسۆرە بۆ خەتا پیران بەرمیزەیە
بۆ شێتنە شێخانە بۆ لایە کانی بۆتەیە ئەو ئاسەیە خەتا دۆریە خەتا سێرکێ مێرۆزە وەحەسەوا ڕێکانە هەتا خەتا بارزان لای باڵنداشەم چین. ئەو تیمانە بە هەرەوەسی دەست دەکەن بە هەنگاونان تا بەرەو ئەو ئامانجە بکەونە ڕێ کە خەڵک هانای بۆیان هێناوە. زارێکی تقریبا نزیکە 2 متر بەفرێ باریمون لە مێرگەسۆری هەست پێدە هەتاوەکو هێواری هەتام گەستینە گووسکێ ژنەکە دووگیان بوو هەنی چەند زەلامێک پێبوون هەمە ینی 20 مترەکە پێ نەهات بۆ ئەم سۆن بلۆزەرێ بە ئەو ڕاکێشا سیارەوە ڕاکێشا دوو بلۆزەرەوەکی کۆلیە سەبەفرێ هەتاوەکو مەینای سەقیڕێ هەنگی وەحاصل ئەلحەمدوللا ڕوحاوێشە قوتار بوو لێ. ئەو کارێکە ئێمە دەکەین کارێکی زۆر قورسە زۆر جاوە عاسێ دەبین و لە جیان دەمێنینەوە بە چەندها کیلۆمەتر و گوند دەڕۆنیان جاروە عایلە عاسێ دەبیت بەهاناوە دەچین جا شەوی چ ڕۆژ بی زۆر جاروە ڕێی بینی شارەکان و گوندەکان دەگیری ئێمەش بە پێی توانامان دەردەچین و دەچینە شتێنانە زۆر جار ڕێیەکە سەختە یان شاخاویە زۆر جار عاسێ دەبین و زۆر زەحمەت دەبینی هەتا دەگەڕینەوە. کاری خاوێنکردنەوە بەفر کارێکی قورسە هەم بۆ شوفێرەکە هەم بۆمە چکە زۆر ئاقلاتیشتیدا بە نسبەتەمە و دووریشمان لە ناوچە پیشەسازیەکان ئەو ئاستەنگە کە زیاتر تووشی کێشەمان دەکات. سەختی کارەکەی لەوەیدا کە شەوان دەردەچی بۆ خاوێنکردنەوەی بەفر بە زۆری ڕێگەکان دوورە مانتیقەکە شاخەویە تەموو مژاویە دەبینی ڕێیەکە دوورە تەسکە و گیربوونە عاسیبوونی ئامیرەکە بەخۆوە شەرنیە بە ئامیرەکەی بەفرە دەبینی ئەو ئامیرە عاسێ دەبی تا دەردێنی دەیەوێ یان دەبینی شوێنەکە شەبەکەی تەلەفۆنی لێ قەتع بووە لێ نییە ئەو دەمی یان دەبینیش زۆر جار منتیقە گوتمان شاخەویە ینی داڕمان هەیە ڕێیەکە قەپات بووە ینی هەتا ئامیریتکە دەگاتێ ئەویش لەوێ ژیر دەخوات تا ئامیرەکەیدی وەکو شۆفەر ئەوانە دەگەنێ یان بلدۆزەر دەگاتێ ڕێیەکەی خاوین دەکاتەوە بەهانەیەوە دەچی ئەوەش سەختی ئەو کارەیە. زۆر جار هەیە دەبینی لە گوندەکان دوورە دەستە دەبینی بەفرێکی زۆر باریە حاڵەتێکی نەخۆشی هەیە ینی دەبی بگەیە ئەوێ ئەگەنا حاڵەتی مردنە یان حاڵەتی لەدایک بوونە یان زۆر حاڵەت هەیە دەبی بگەیە ئەوێ زوو ڕێیەکەی خاوین بکەیەوە و ئەو حاڵەتەمان بەسەراتیە زوو چوینە و بەهانەوەمان چوینە و ینی ڕێەکانمان خاوین کردی و ئەو نەخۆشە بیان ئەوە بە ئاسانی گەیشتە جێی خۆی. ئامرازەکانی بەفڕاماڵی نامادە دەکەن و دەکەونە ڕێ. با خێرایکی زۆر دەگەنە شوێنی مەبەست سەرڕای سەختی و تەسکی و مەترسی ڕێگاکان بۆ سەلامەتیان بەڵام ئەوان ناوەستن و دەیانەوێت بە زووترین کات ڕێگاکان بکەنەوە کە بە دووری دەیان کیلۆمەتر بەفر لە ڕێگاکان ڕادەماڵن و ڕێگا داخراوەکان بەهۆی بەفرەوە دەکەنەوە. ئەوانە سەربازیونە لێ چکە دەبینی زۆر شەوان کار دەکەن ینی کارەکەی وان دەبینی بە شەوان کار دەکەن سەعاتێکی شەو دوی شەو ئەوها خەلک زۆر ناوان بینی بۆیە سەربازی بوون. ئەوانە شەڕ لەگەڵ بەستەڵەکی ڕێگاکان دەکەن بۆ پاراستنی گیان و سەلامەتی هاونیشتیمانیان و کردنەوەی ڕێگاکان. مەگە ئەوانە لێرە نەبن ئاخر منداڵ هەیە دەستە مەکتەبێ ناتوانانی بستە مەکتەبێ احتمالە 2 کیلۆمەتر لە ماڵی خۆی دوور بێ 3 کیلۆمەتر دوور نەخۆشە ناگەتە مەسەلەن خەستەخانەی مەسەلەن لە شێروان ڕا احتمالە خەستەخانەی ئەوەی دەبێتن وەنیە کە بێ بەس مێرگەسە مەسەلەن بارزان دیسا هەروە سۆران ئەگە نەخۆشەکە بیتن نەخۆشە بیتن ئەگەوە نەبی و دەرباز بێت. دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە برا بەڕێزانە چونکە خزمەتێکی گەوران لە
کوردستان کردووە کاراسانی بۆ خەڵکی کوردستانیان کردووە بۆیە ئەو دیارە پێشێشان دەکەن پیرۆزە.